ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش جەژنی نەورۆز و ساڵی کوردەواری 2718 لێەوە و لە هەموو لایەک بە تایبەتی بنەماڵەی سەربەرزی شەهیدان هەروەها خەڵکی سەربەرزی عەفرین تەواوی گەلانی ناوچەکە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست پیرۆز بێ. ئەم شەو لە بەرنامەی تایبەتی عەفریندا لە خزمەتی ئەوەی بەڕێزداین باز لە نەورۆز هەروەها ئەو بەرخودانە بەشکۆیە دەکەین کە لە ئێستادا دوو مانگی پڕ کردووەتەوە. هەڵبەتە ئەمڕۆژ لە دوو مانگەی خۆیدا ژمارەیەک چالاکی ئەنجام دراون بەدەیان چەتە و سەربازی دیکەی دەوڵەتی تورکیا کوژراون. ئەم قۆناغە نوێیە هەڵدەسەنگێنین کە لە دوای بەرخودانی عەفرینەوە لە دوای ئەو ڕووداوانەی لە عەفرین ڕوویاندا بە تایبەتی لەم یەک دوو ڕۆژەی دواییدا دەخەینە بەر باس و گفتوگۆ و بزانین چه ئەرک و بەرپرسیارەتێکیش لە دوای ئەم قۆناغە دەکەوێتە سەرشانی هەر یەکێک لە ئێمە بە تایبەتی ئەوانەی کە زیاتر بەرپرسیارەتەکە دەیانگرێتەوە. بۆ مەبەستەش لێرە لە ستۆدیۆ میوانداریمان کردووە لە ژمارەیەک میوانی بەڕێز لەگەڵەوەندا ئەم ژارانە دەخەینە بەرباس و گفتوگۆ و تاوتویان دەکەین. ئەوانیش بەڕێز نالیا ئیبراهیم ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کەنەکە زۆر بەخێر بێن. خاتوو دڵشا عوسمان وتەبێژی تەفگەری ژنانی کورد لە ئەوروپا تەژەکەئە زۆر ئێوەش بەخێر بێن. کاک عەلی قادر چالاکی سیاسی بەڕێزیشتان زۆر بەخێر بێن. نەورۆزیشتان پیرۆز بێ. دوو مانگەی بەرخودانی عەفرینیشتان پیرۆز بێ. خاتوو نالیا لە بەڕێستەوە دەست پێ بکەم. دوو مانگمان پڕ کردەوە لە بەرخودانی بەشکۆی عەفرین. ئەمڕۆژ کە دوو مانگەکە پڕ دەبێتەوە لەم ساتانەدا کە ساڵ گۆڕاوە پێمان ناوەتە ساڵی دوێەوە ئیدی نەورۆزە یەکەم ڕۆژی مانگی خاکە لێوەیە. ئێوەش وەکو کۆنگرەی نەتەوەی کوردستان ئەمڕۆ لێدوانتانە بوو لێدوانەکەتان هەڵبەتە بۆ نەورۆز و بەڵام پەیوەستیش بوو بە عەفرین فەرموو. بەڵێ دوو مانگ تێپەڕێ بەسەر بەرخودانی عەفرینە. ئێمە وەکو کۆنگرەی نەتەوەی کوردستان وەکو کۆنسەی کۆنگرەی نەتەوەی کوردستان وتاری ئێمە بۆ ئەوە یاخود پیرۆزبایی ئێمە بۆ ئەوە بەگیانی پاکی یاخود بەگیانی بەرخودانی عەفرین نەورۆزمان پیرۆز دەکەین، پشتگیری لە عەفرینەکەین و داوا لە هەموو کوردستانەکەین وەکو ئاگری نەورۆز بکرێتەوە مەشخەڵی کوردایەتی و نێبوونەوە و پەیمانە بۆ سۆزە بۆ بەرخودان بۆ نێبوونەوە کوردایەتی کە لە ڕاستیە دوژمنانی ئێمە ویستیان لەم ڕۆژەیە و کە پێشتریش کە ئەو تاوانانیان کرد بەرامبەر عەفرین ویستیان ئێمە نەورۆز بە پلاندانە نەورۆز نەکرێتەوە. بەس خۆشبەختانە لە باشوور ئاگری و مەشخەڵی نەورۆز پێکرا. ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتی شەماشت لە چەند ڕۆژێکیشە لە باکوور ئەم پرۆسە یاخود ئەم ئاهەنگە و جەژنە بۆ عەفرین و بەرخودانی عەفرین پیرۆزەکەین. بەڵێ باشە. چۆن دەڕوان ئەم ماوەی ڕابردوو کە بە تایبەتی لەم یەک دوو ڕۆژەدا کە ئیتر عەفرین ناو شارەکە کەوتوتە چوارچەوەی داگیرکاری ڕژێمی تورکەوە وەکو کەنەکە هەڵوێستان چێ بەرامبەر بەم؟ بۆکە ئاگادارن خۆتان هەڵوێستی ئێمە هەڵوێستێکی زۆر جددیە. داوامان لە هەموو لایەنەکان و لە هەموو ئەو ڕێکخرا و حیزب و سیاسی و لایەنە سیاسیەکانیش کردووە کە بە جددی کار لەسەر ئەمە بکرێ. وەک ئێمە راپۆرتمان حازر کردووە یاخود نامە بۆ یەکێتی ئەوروپا بۆ هەموو لایەنە پەیوەندیدارەکانی ئەوروپا و حیزبە سیاسیەکانی کوردستانیش کە پشتگیریەکی تەواو لە عەفرین بکرێ. عەفرین بەڕاستی لە بەرخودانە عەفرین نەکەوتەوە کە هەندێک لایەنەوترێ و لە نەمعنیەوەیەکەشی ئێمە عەفرین لە هەمیشە بەرخودانی کرد و ئێستا ئەو جەنگەی کە هەیە یاخود ئەو بەرگریەی کە هەیە لە عەفرینە بەداخەوە کە ئێمە کۆمەڵی خەڵکی سڤیل و خەڵکانی ئێمە یعنی بەر ئەو بوونە قوربانی و شەهید بوون لەوێ. بەڕاستی ئێمە یعنی پشتگیری لە بەرخودانەکەین پشتیوانی لەواکەین. عەفرین لای ئێمە نەکەوتووە بە هیچ شێوەیەک و بەردەوامیشین لە پشتگیری و ئەو داخوانیمان هەبووە لە بەردەمی یەکێتی پەرلەمانی ئەوروپا لە یەکێتی نەتەوەی ئەوروپا لە جنێف و لە شوێنە جیاجیاکان لە هەموو شوێنەکان ئێمە پشتگیریش لەو پشتیوانیش و پشتگیریش لەو بەرخودانانە ئەکەین وەک چالاکیەکانی ناو هەموو یەکێتی ئەوروپا لە هەر شوێنێکی تر هەن و بەردەوامیش دەبن لەو بەڵێ بەردەوامین. ببوورە چەند شتێکی تریشمان ئامادەیە لەم ڕۆژانەشە ئەچێ بۆ هەموو لایەنە پەیوەندیدارەکان و هەموو ئەو ڕێکخراوانەی کە لەسەر دۆسی لە نامەیە لە پشتگیری و ئیمزا و سەردانیش کراوە و سەردانی چەند لایەنێکی کە کراوە باشتر وایە لە داهاتووە لە هەواڵەکانە زیاترێ بیستن بەرلەوەی شتەکان. باشە سپاسە دەکەم. خاتوو دڵشا دووبارە بەخێر بن. دووبارە نەورۆز پیرۆز بێ. بەرخودانی عەفرین لە بەڕێزت پیرۆز بێ.
ئێوە وەکو تەژەکە تەفگەری ژنانی کورد لە ئەوروپا هەر لە سەرەتای بەرخودانەکە دەستپێکی بەرخودانەکە تا ئەم ساتانە نەوەستاون لە چالاکیدا بوون. دەمەوێت لە ئێستادا لە دوو مانگەی بەرخودانی ئافرین و جەژنی نەورۆز سەری ساڵی نوێی کوردی پەیامی ئێوەش ببیستی. سەریدا سەرناوی تێژێکە ئەوروپا ئەستخوازم جەژنا نەورۆزێ سەریدا لە ماڵباتی شەهیدێن بەرخودانە سەردەمی ئافرینێ ئەس پیرۆز دکم لەش بۆ هەموو گەلێن ئافرینێ و شێست ڕۆژ ئیرۆ دناوە بەرخودانێدایە ئەس لەوان هەموویان پیرۆز دکم. هەلبەتە دیرۆکە گەلێ کوردە نەورۆز هەرتم هاتیە واتەیە بەرخودانێ. یعنی ئەم ji kawayê hesînkar dest pê bigirin dê kurahiya dîroka me de berxwedana wî li hemberî dihakê xwînmêj em derbasî kawayê hemdem mazlûm doğan ku di zindanê da ji bo Newrozê berxwedana Newrozê geş bike yani canê xwe kir feda û riyeke nû di pêvajiyeke nû ya têkuşîna gelê Kurd vekir. تا ام گشتنه ایرو روژا برخودانا آفرینی کو دوان روژین پیروز دا دوام دکه افتی واطایه کو نوروز جبومه همو هر دم روژا برخودانیه روژا نوبونیه یعنی ام دا آرمان جوان برخودانان هر تم سرکفتن به دستخستیه کوای هسنکار سرکفتن به دستخستیه دما برخودایه دوی روژه دا کوای همدم دیسا پیواجوی کینویا سەردەمێکی نو دایە دەست پێکردن ئیرۆژی بە بەرخودانە گەلێمەی ئافرینێ وێ سەردەمێکی نو دەست پێ بکرد هەم دە ئافرینێدا هەم دە کوردستانێدا دە ڕۆژهڵاتە ناویندا لەو ماژی ئەم دەبێژن ئەم دە ڕۆژێن گەلێک پیرۆزدا دەرباز دەبن ئەv ڕۆژێن پیرۆز هەلبەتە ئەم پر بە باوەرن وێ بە سەرکەفتن دەوام بکە یعنی ji bo me jinan bi taybet berxwedana ku îro çê dibe xwedî wateyekî gelekî mezin e berxwedana Afrînê berxwedana ji bo azadiya jinê de heman demê de em bi berxwedanekî aliyê jinê de jî ew qas sal me asta jinê Kurd em me gihan da astekî ku di nav netewî de di dunya û cîhanê de gişî de bûye mînakek hem de aliyê berxwedana leşkerî de weke hêzekî leşkerî hem de aliyên civakî siyasî û her derê de lawma jî berxwedan ji bo me xet dike rêzike em ticarî dev jê bernadin weke hûn zanin jî em heta niha şêst rojin em pêşengî hemû çalakiyên ku di Ewropada çêkirin di alîkî din de hêzên YPG jî weke nava YPG de jin û hêzên weke taybet YPG heta do jî nesekînîne nerawastandine çalakiyên xwe îrojî çalakiyên wan hebûn îrojî çalakiyên hebû di wî warî da yanî ji bo jinê berxwedan du alîye hem berxwedana Newrozê giştiye hem berxwedana jinê ji bo bi destxistina mafê xwe bi destxistina pêşxistina jinan berwê em dibêjin em van rojan ji bo me bi rastî rojên pir pîrozin ji bo gelê Kurd bi giştî pir pîrozin yani belkî nizam em ê piştrewerin ser yan em dikarin dewam bikin di vî warî de ji bo berxwedana Afrînê em Tamam dikarî kerem ke fermû yani dibe jî ku niha di vê demê de hinek pêvajo hat guhertin ew tê wataya nayê wataya ku berxwedana me sekiniye ji ber wê îro em dinivsînin roja şêst em nanivsînin pêncî û heft rast roja şêst tê watayê wî heye ew jî yanî dewamê wî heye sibê jî şast û yek e em ê van rojan hertin zêde bikin yani berxwedana me di roja pêncî û heftan de ranewestiye belkî hinekî taktîk hinekî pêvajo hat guhertin em derbasî pêvajoyekî nû bûn sedemên derbasbûna vê pêvajoyê bêdengiye ku di aliyê raya navnetewî ji bo komkujiyên ku li Afrînê çêbûne alem û dunya û cîhan û hemû dewletên Ewropa û cîhanê hemû çavê xwe kûr kirin guhê xwe ker kirin li hemberî komkujiyên ku Erdogan çeteyên wî di derheqê gelên sivîliyên Afrînê de kirin lewma jî yani dewamkirina bi aynî şêwazê berxwedanê yani mumkîn nebû ji ber ku li pêşiya çavê her kesî gelên sivîl bi bombeyên balafiran dihatin kuştin lê ama kes tiştek nehat çekê kîmyawî jî bikar hat çekê kîmyawî bi anîn bi çekan sivîlan kuştin bi pêncî û heft roja li ti de bera bi hewayî êrişekî hewayî were ew qas li ber xwe netkarî bida
لێ ئەما ئەم ژی ناخوازن گەلێمە دناوا کۆنکوژیێرە دەرباز بێ ئەم ئەگەر عالەم و دنیای هەموو هایەوان ژمەنینە وش بۆ وان گرنگ نینە ئەگەر گەلێ کورد هەبێ یان تو نەبێ تەنێ بەرژەوەندیوانی ئیکۆنۆمی پێرژەوەندیوانی سیاسی خوازن وانا پێک بینن یامەش بۆ مە وەکە حرەکەت وەکە تەفگەر ji بۆ مە ئارامیە گەل پاراستنا گەل ئەرکا پێشەنگ دا یامەش بەروێ ئەم کەتن پێواژوویەکین و پێواژووە کۆ بلا گەل دەرکەوێ ژوور بلا خسارن زێدە ئەم نەکن ji بۆ گەل ئەم ئێریشێن خوا ئەم پاراستناخوا ئەم بەرخوادانەخوا بە ڕەنگێکی نو دەست پێ بکەن ڕەنگێکی کۆ ئەم بکاربن هەری کێم زیانên herî kêm bi destxwaxînên ziyanên herî zêde jî em bi dij nebixînin. Ev bi şêwazekî rastî pir bi çav derket holê. Yani di roja da 65 çeteyên wan hatine kuştin. Yani ev îspat dike ku şêwaza me baş e gelê me di dervayî herêma Afrînê aniha di şert û mercên baştir da jiyan dikin. Yê ku rûreş derketiye divê şerî da heta roja me ya îro Erdogan û çeteyên wî dewleta Tirk e. Yani pêşiya çavê hemû dünyayê we hemû şopand ku Erdogan çeteyên wî bi çi mebestê derbasî Afrînê bûn. Digotin em dixwazin ji bi terorê paqij bikin, em dixwazin xwediyê wê resen em vegerînin wê lê ama dema derbas bûn bi çavbîrçîbûnek derbas bûn. Bi talankirin dest pêkirin, çetegerî dest yani tiştên herî basît dîsal pê xwe nehîştin. Rast. Ev tê wataya ku derbasbûna wan derewê wan ku rastîneyê wana derxiste holê. Tabî şêst roj derewên ku dikirin derket holê rastiya êrîşa wan derket holê divir de. Yani di vî warî da ez dibêjim xwexistin ciyekî ku veger lê nîne. Xwexistin navriyekî veger lê nîne îro. Baş e Birêz Dilşad spasê dikim. Kak Elî birêztan dubare zor zor bixêr bin Newrozet pîroz bê emro cejnî lêdayekbûnî xweş te cejnî lêdayekbûnit pîroz bê temen dirêj bin. Birêz çûn li Efrîn derwanî wekû Birêz Dilşa amajeyê pêda yanî hindێk kes wan dezanî li 58mîn rojdayetir berxwedan kotayî pêdê û bi kewtine naw Efrîn çetekan û serbazanî Tirkî dî berxwetan namîne beڵam o wekû li serê kiraneke ji heye 60 roja berxwedan berdewam e heta wekû ئەوەی کە بەرپرسانی ئەوێ لە ڕووی ئیداری و سەربازیەوە بەڵێنیان داوە تا ڕزگارکردنی دوایین بستی ئەفرینەوە بەرخودانش بەردەوام دەبێت. فەرموو. سوپاس بۆ ئێوەش من پێم وایە ئەوانی کە گرە و لەسەر کەوتنی ئەفرینەکان یا گرە و لەسەر تێکشکانی ئەو هێزاکەن لەوێ لەو حرەکەتە تێنەگەشتون مێژووی و حرەکەتیان نەخۆنەوە تەفگەری پەکەکە بە چەندین ناڕەحەتی و کۆس بوو تەگەریوە دەرباز بووە و فشاری زۆر لەوە زیاتری لەسەر بووە و گەلە کۆمەی زۆر لەوە زیاتری لەسەر بووە بەردەوام وەکو ئاسن خۆی گرتووە لەناو قاڵ بووە لەناو ئەو خەباتاوە بەرگەی ئەو ناڕەحەتیانی گرتووە گومانی تیانە ئەو گەلە کۆمەی کە لەسەر ئەفرین کرا بە چەک و تفاقی ناتۆوە بە زانیاری ئەواکس و بەپێی ئەترافی پەرلەمانی ئەڵمانیا بۆ خۆی کە ئەمان زانیاری ڕۆژانە وەرەگرن لە تیارەکانی خۆیان لە ئەواکس و تیارەکانی خۆیانەوە یان بە ئیتیحادی یان بە ناتۆ و ناتۆش یا بە تورکیا ڕاستە خۆت ناتۆ بەشدارە بە گوێرەی قسەی خۆیان بەشدارە لەو شەڕە بەپێی پەرلەمانی ئەڵمانیا بۆ خۆیان لە ناوخۆیان داوایان لە حکومەت کرد حکومەت معلوماتیانەوە بەپێ چەک و تفاق و زانیاری ئیتیحادی ناتۆ و هەرچی تیرۆریستی ئەم دنیاە بە داعش و جەبهەی نازانم نەسرە و بە قاعیدە و بە هەر هەمویانەوە و لەگەڵ هەرچی شۆڤێنیزمی بەداعشەوە دوێنێک لەوە میرانەیە کە کوژراوە سەرچەتەیەکی گەورەی داعش بوو ڕسمەکان هەیە و هەرچی شۆڤێنیزمی ناوچەکەیە و هەرچی حرەکەی ئیسلامی ناوچەکەیە بە ئەخوان مسلمین و ئەوانی تریش و هەمویان کۆک بوونوە میدیا و دنیای بەناو ئازاد چاوی لەو ڕووداوانە نوقان و ئەم گەلە کۆمە بە هەر هەمویانەوە نەیانتوانی ئیرادەی خەڵکی ئەفرین بشکێن 57 ڕۆژ ئەنجا توانیان بچنە ناو ئەفرینەوە لە حاڵێکە ئیسرائیل بە تەنها دەوڵەتێکۆ لە 5 ڕۆژە 3 وڵاتی داگیر کرد لوبناان و سووریا و میسر لە بەغا خۆمان نەزانین چۆن کەوت هێزێک هات و ئەو جێشە زەبەلاحی لە ماوەیەکی زۆر کەمە هەموو عێراقی داگیر کرد بە بەغایشەوە ئەفرین بۆ خۆی ناوچەیەکی زۆر
دوورە دەستە لە دابراوە لە هەموو بەشەکانی تری کوردستان و سێ لای پێشتر سێ لای تورکیا و ئەو گروپانەی تیا بوو و یەک دەرباز یەک شوێنی هەیە کە بە حکومەتی سووریاوە بڵین ڕێگای هەیە ئەوش بەپێی پێویست مەجال نەبوو کە چەک و تەقەمەنی و چەکدار بچێتە ئەوێ بۆیە 57 ڕۆژ لە ڕاستیە لە تەسەوری هیچ ئینسانێکی عاقلیشان نەبوو بتوانێت ئینسان بتوان ئەو هێزەی لەوێ 57 ڕۆژ بەرگری بکەوە دوجار ئەو بریارەی کە دراوە بریارێکی زۆر دروست زۆر ژیرانەیە کە بە سەدان هەزار خەڵک لە دێ و شارەکانی ترۆ هاتبوو لە ناو عەفرین و لە ناو شاری عەفرین نابوونەوە تورکیا دەستی نەئەپاراست کۆمەڵکوژیەکە چونکە تەجروبەی سووری ئامەد و جزیر و شڕناخواانە لە بەرچاوە ساڵێ لەمەوە پێش بوو کە قەتڵ عامی و خەڵکەی کرد هەرم کاتانە بوو ڕاست هەرم وەختانە بوو لەبەرەوە ئەوەی دووبارە کرد بۆ فرسەتە ئەگەڕا تورکیا لەبەرەوەی دنیا چاوی لێ نوخانوە رووسیا ڕێی بۆ کردەوە ئەمریکا بێدەنگ بۆ ئەیتوانی ئەوە بکەوە ئەژڕۆی بووی و یەکێ لەو کارە باشانەوە بووکە جۆرە لە جۆرەکان پێش خۆیان خەڵکەکەیان دەرباز کرد و پاشەکشیان کرد بۆ سنوورێک کە ئێستاش لە سنووری عەفرینن ینی بەشێک لە عەفرین هێشتا هەرێمی عەفرین لە دوو کانتۆن پێکدات کانتۆنی شەهبا و کانتۆنی عەفرین ئێستا هەرێمی شێراوە و کانتۆنی شەهبا هەرماون لەژێر دەسەڵاتی بەڕێوەبەری عەفرین ئێستا ئەو ئەرکە قورسەی کە پاراستنی ژیان و ژیانی ئەو خەڵکە بوو کە لەوێ لە کۆڵیان بۆ تۆ و دەرکەوت لە ئەمڕۆوە ئەوان خەباتی گەلیلاییەکەن و زەبە لە ئەو هێزادەن و من دڵنیام ئەوەی کە پەکەکەی ناسیبێ دڵنیایە کە تورکیان ناتوانێت لە ئەمڕۆ ئیسراحەت لەو منتیقا بکەوە ناچارە بێ بە پاشەکشە ئەمڕۆ یاس بینێ بۆیە من گەشتبینم بە داهاتووی عەفرین بەوەی کە خەڵکی عەفرین و ئەو هێزانەی لە عەفرینن ئیرادەیان نشکاوە و ئەوانە تەسلیم نەبوون و ئەوانە شارەکەیان تەسلیم نەکرد وەکوەی کە لە هەندێک شوێنی تر دیمان کە تەسیری ئەمەنە خراپی لەسەر تاکی کورد هەبوو ئێساکە کەسێک لە کەرکووک کاڵێ من حکومەتی عەبادیم پێ باشترە لە حکومەتی هەرێم ئەمە ڕوخانی ئیرادەیە ینی هیچ سقەیەکی متمانەیەکی بەو هێزە نەماوەکە لەوەیە بەڵام لە عەفرین و خەڵکە بەسراوەتەوە بەو هێزەوە چکە هێزە تا دوا دڵۆپی خوێنی خۆی بەرگری لێ کردووە پاراستی بۆیە من گەشتبینم بە داهاتووی عەفرین و ناوچەک دێمەوە خزمەتت پاشان کاگالی خاتونالیا ئێوە پێشەوەی بێنە ستۆدیۆ لە چالاکیەک بەشدار بوو چەند ڕۆژێکە مانگرتن و ێشکگرتن هەیە لە بەردەم پەرلەمان و کۆنسەی ئەوروپا ئەو چالاکیەتان چۆنە بە شێوازێکە چۆن بەردەوامیشی دەبێت لە ڕاستی ئەو چالاکیە پلتفۆرمی پشتیوانی لە عەفرین کراوە ئەوە هەموو لایەنەکان و هەموو لایەنە سیاسیەکان بەشدارن کوردستان بەڵێ هەموو لایەنە سیاسیەکان کەنەکە ئۆرگانیزەی نەکردو نانانا پلتفۆرمی عەفرینە و کەنەکەش بەشێکە لەوانەیە کە پشتیوانی ئەکا و پاڵپشتی لەو پرۆسەیە ئەکا و چەندین لایەنی کە لایەنی سیاسی مەسەڵەن وەکو پارتی ژینگ ئەوروپا هاتن بەشداریان تیا کرد چەند لایەنێکی ئەندام پەرلەمانی ئەوروپا بەشداریان تیا کرد و قسە و داخوانیان تیا کرد چەند لایەنێکی سیاسی باشووریش لە ڕاستیە بەشداریان تیا کرد ئێمەش وەکوێ من وەک با بڵین بەرپرسی تۆڕی ژینگەی کوردستان سویدیش بەشداریمان تیا کرد و چەند چالاکیەک و چەند وتاری و چەند مانگرتنێکیشی تیا و ئەمڕۆژ بە ئیشی هونەری بە مۆسیک و بە گۆرانی و بەردەوامە بێ و چالاکی تا 24 مانگ بەردەوامە بێ تا هەفتەیەک بەردەوامە بێ هەر لە هەمان شوێندا بەڵێ ئاگاداری چالاکیەکانی دیکەی ڕۆژانی دیکە بەڕێزت سبەینش سعات 11 دەست پێکاتەوە ئێمەدا لە هەموو خەڵکانی دەوروبەری بەلجیکاکەین لە ناو بروکسلای خود لە هۆڵندا و هەر شوێنێک کە نزیکن لە ئەڵمانیا دەتوانن بەشداری تیا بکەن بەڕاستی ئەمە پشتیوانیە کە ئێمە کەمی ئێمە بێدەنگی ئێمە واکە ئەگەر دژمنانی ئێمە سەرکەوتن بێنن لە عەفرین ئێمە دواتر هەستی ویژدانی و یاخود هەستێکی سیاسی شمالا دروستە بە کە بەدەنگی ئێمە دروست ینی پشتیوانی لەو پرۆسەیە و دەنگی ئێمە هەڵبڕینی دەنگی ئێمە کارێکە کات کە بەڵکو یەکێتی ئەوروپاش و پەرلەمانی ئەوروپاش جوڵێکیان تێ بکەوە بکەونە قسە لەسەر وڵاتی تورکیا بەڵێ باشە ئەوە پێتان وایە ینی ئەم چالاکیانە و دوو مانگە گەل لەسەر پێ گەل دێتە سەر شەقامەکان دەچێتە وێزگەکان دەچێتە فڕۆکەخانەکان نازانم لە هەر شوێنێک دەریچەیەکی بچووکی بۆ یا دەرفەتێکی بۆ بلوێت خەڵکی ئەمە لە ئەوروپا درێغی نەکردو لەسەر جادە و لەسەر شەقام بۆ شەو ڕۆژ من خەڵکانێک دەناسم
لەوەتی عفرین ڕوبڕێ و بارودۆخە بۆتەوە نەچوونەتەوە ماڵی خۆیان. ینی بەم شێوازە پێتان وایە دەکرێت گوشار بخرێتە سەر خۆی فشارهێنان بۆ سەر ئەو بەرپرسان. چونکە ئێستجاب مەبەستم لە چییە؟ ئێستجابەیەک لە ڕای گشتی شەقامی ئەوروپی پەرلەمانتاران هەندێک سیاسەتمەدار ئەکادیمیسیەن هەیە، بەڵام ئەوەی کە دەبێت ینی بەجددیکار دەسەڵاتدارەکان ڕاستی من پێم وایە ئەمەی کە کرێن فشارێکی باشە، بەڵام ئەبێ زۆرتر و زۆرتر و فراوانتر بکرێ بێت لەوە فراوانتر بکرێ. بەڵام کورد بۆ ناسراوە کە ئیرادێکی بەهێزی هەیە و وچان نازانێ و ناسراوێ. لەبەرەوە ئەگەر ئێمە هەتا وەڵام وەرنەگرین تا خود ئافرین ڕزگار نەگرێ ئەو پەیمانێکە هەموو لەناو خۆمانە داومانە ئەو چالاکوانانە کە ئێمە ناچینەوە ماڵێ. بەڵێ خات و دڵشاد ئێوەکو تەژەکە پلانتان بۆ داهاتووچی ئەم دوو مانگە دەزانین لەم دوو مانگەدا ئێوە درەخیتان نەکردو پێشەنگی چالاکیەکان بوو ژنە هاوشوندا پلانی وە چییە؟ یعنی ژنە هاوشون بە گەلێ me وەکە پێشەنگیە ژن و جوانان وەکە دەگو 6 ڕۆژ دەرباز کردن هەردەم لە دەربا بوون هەردەم سەر پیا بوون نیوێ شەوێدا ئامادە بوون درۆژێدا ئامادە بوون. یعنی گەلێ me ڕاستی فەدەکارە کەنگێتە دەگو جارێ ساعت 12 شەوێ دەما تەنگ دبوو یان زێدە ئێریشێن دەولەتا ترکسەر هەندوردا چێ دەبوون me bangawazî dikir me digot her kes werin derva yani însan hemû da diketin qatan belkî hin cara lê hin jiyan heta ber destê sibê ve nedigeriya malê. Yani fedakartîkî mezin duyê alî de hata kirin û planê ku weke tejeke Ewropa me plan kiribû rastî baş dimeşiye heta niha. لێ ئەمە یانی خویایە چالاکیە me heta radayekî baş bûn encam digirtin encama me ku em vî gelî derxin rakin ser piya ji bo berxwedana serdemê xwedî derketinê ki pêçêkirin em heta radayekî gîştin armanciyê xwe lê ema pêvajû pir dijwar derbas bû pir dijwar veguherî ji lawma jî me weke pîlan em jî derbasî serdemekî nû bûn di aliyê planên yani çalakiyan. Çalakiyên me têr dikirin lê ema niha gereke em asta van çalakiyan zêde bikin. Gereke em şêwazên van çalakiyan hindikî biguherin di alîkî biguherin de. Yani tenê meşa di kolandan da tenê resmê zarokên ku hatine şehîd xistin tenê sloganên ku em lê dijî dewleta Tirk têr nake. Ji ber ku yani heta niha rihê manewî ba gelê me Afrînê erê hat bilindkirin di wî alî de yani zanîn xwedî derketinek di aliyê gelê di Ewropayê de jiyan dikin heye ama mebesta me tenê ew nîne. Mebesta me em guhartinekî di raya giştî de çêkin. Em dikarin bêjin yani qismî bêjî weke te anî ziman me guhartinek çêkir. Gelek akademîsyen, gelek partiyên çep, gelek partiyên xwedî yani demekî têkoşînê di nava ji bo azadiyê ji bo demokrasiyê hene ew hemû derdora me civiyan. Lê ema hîna milletê Ewropayê dema çalakiyê me derdikevin derdora me disekinin didin çepka. Ev bes nîne têr nakê ev çepik ji me re tişkî nayê. Gerek helwestî wan jî hebe. Em gereke wan bikişînin navan çalakiyan. Em bikarbin şêwazekî bibînin em ev gelê ku derva maye ku didê çepka em bêjin hûn jî tevlî me bibin eger hûn ev bêne heqiyê li ser gelê Kurd tê çêkirin û qebûl nakin helwesta xwe nîşan bidin. Em di wê de hinekî di beşa yekemîn de em kêm man duyê alî de. Yani di beşa duyemîn de weke binav têlê kirin dîplomasiya gel. Em gereke dîplomasiya gel zêde li pêşxînin. Em gelên Ewropî li ku derê dibe bila bibe em gereke bikişînin nava xwe em bêlin helwestên xwe nîşan bidin û rastiyeke di gelek parlamentên Ewropa gelek partiyên ku dengê xwe bilind kirine û gotine em dixwazin ev êrişa li ser Afrînê bê rewestandin heye. Ji bo wê jî têkoşîn kirine û heta roja me ya îro dewam dike ew têkoşîna wan. Ev tiştekî em nikarin înkar bikin. Lê ama xeleka me hîna teng e. Gereke em wê xelekê fereh bikin, mezin bikin. Çiqas em dikarin partiya nêzîkê xwe bikin, gereke em bikin. Gelên derva, gelên Ewropî çiqas em dikarin bin bikişînin nava xwe em bikin. Hêza xwe dîplomasî gereke em hîna hêztir bikin. Em bikarin zextekê li ser raya giştî bikin. Ji ber ku raya giştî bixwe yani guhartina çê nakin. Yani heta roja pêncî û heftan herkes bêdeng bû. Herkes yani bêdengiyekî ku me re jê tirsê hebû. Lê ama ev du rojin
هر کس کتیه حرکتی هر کس بیجه گله کرد به کنکوژیا روبرو مایه گرک ام عالی انسانی دا ام گرک عالی مروفاهی دا ام عالی کاری بدن بدنگی و چما لپیشیا بالافرین اردوغان هبود چما ایرو ل بدنگی و چو پشتی کو در باسی آفرینه بو بدنگی و سکنی آرتان دو بیجن ام عالی کاری بدن احتیاج ما تانی عالی کاریا مادی نینه وكا قال كرد احتياجي ما هبوكو ون بالراستيرة بحقيرة لهمبر ظلمي بساكنينا لوكي كاك علي قلت برلمانتوية كي ألمان دبيجيت أو معلومات واقعيين كل بالافران دقرن ناتو راست ددن تركيا يعني أوانا نكن هاليكاري نكن نها نكارن همبري وانا دا بسكنن هيج نبا هاليكاري خور راقرن سندو ألمانيا قودا مجارك هدن دیسا ئەسلحە و چەکان دەدەین تورکان ینی بەردەوامی دەکەین ینی وانە گەرەک زەخت و گوشار لەسەر وانە چێ ببێ باشە سپاست دەکەم هەمان پرسیار لە کاگالی یەکەم کاگالی چۆن بتوانین زیاتر کاریگەر بین لەسەر ڕایگشتی ئەوروپا بە تایبەتی لێرە ئێمە سێ دەوڵەتی گەورەمانن کە سێ کوچکەی ئەساسین وەکو بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا کە هەموو وڵاتەکانی دیکەش پاشکۆن بە شوێن سیاسەتی ئەوان دەکەن چۆن بتوانین کاریگەری لەسەر هەم گەلان هەم سیاست و دەسەڵاتدارانی ئەم وڵاتە دابنین لە ڕاستی پێشەوەی ئێمە گلەی لە هەر لایە بکەین ئەبێ لە سەر خۆمان کار بکەین لە ناو خۆمانە لە ناو بڵێن یەک ریزی کورد کار بکەین و ئەو لایەنانی کە تا ئێستا نەک بێلایەن بەشێکیان تێوە گلاون لە ئەم پلانانە و بوون بە بەشێک لەم هێرش و تاوانەی لەسەر کوورد دەکرێت ئەو لایەنانە سەرکۆنە بکرێن و جۆرێک لە کۆدەنگی کوردی دروست کرێ ئەمە پێش هەموو شتێک لە هەموو کارەکانی تر گرنگترە بەڵام بۆ ئەوروپا لە ڕاستیە لە ئەوروپا چوارچێوەی کاری کورد دیارە چیەت لە چوارچێوەی خۆپشاندان و مانگرتن و جۆرە لە جۆرەکان تاسیرکردن لەسەر کاراکتەری سیاسی و ئەوانەی کە لە ئەوروپا هەن لەوانە زیاتر تۆ ناتوانانی شتێتر بکەیت ئەم وڵاتانە بەرژەوەندی زۆر بەستونی بە تورکیاوە بەستونی بە ینی پەیوەندی سیاسی و سەربازی و لە هەمویان گرنگتر اقتصادیان هەیە بە تورکیاوە ئەبێ لەو چوارچێوە بەڕاستی ینی تۆ لەو چوارچێوەی کە لە ئێرە هەیە ئەو بواری کە لە ئەوروپا هەیە لەو زیاتر پێ ناکرێت و ناتوانانی لەوە زیاتر فشار بخەیت لەسەر زۆر لێرە زۆر پێودانگ و یاسا و ڕێسای خۆیان یان هەیە کە دەڵێن دەبێ مافی مرۆڤ پارێزراو بێ مافی پاراستنی ڕەوا هەبێ قەتڵ عام و کۆمەڵکوژی و جینۆسایدی گەلێک نەکرێ هێرش نەکرێتە سەر وڵاتێکی دیکە کە خاوەن سەروەریە گومانیتیانێت لەو چوارچێوە ئەو کارانە بێ بخرێتە بواری ینی لە شکلی سیاسیش لەسەر و بوارانە کار بکرێت لەگەڵ کارەکتەر و لەگەڵ دام و دەستگا ئینسان دۆست و ئەکادیمیەکانی ئەوروپا کار لەسەر ئەو شتانە بکرێت بەڵام دوجار بڕیاری سیاسی بڕیاردرێت بەڵام لە هەموو ئەمانە گرنگتر بەرخۆدانی خەڵکی کووردە بە تایبەتی لە ئەفرین و لە ڕۆژاوای کوردستان و لە هەر شوێنێکی کە بۆی ئەگرێ بەرخۆدانی ئەفرین لە هەمووی لە بەردی بناغی هەموو چالاکێکی ترە کە وەکو ئەڵێن بەرخۆدان ژیانە و تەسلیم بوونش مردنەوەی کە ئەو دروژمە گەورەی پەکەکە بەرخۆدان ژیانەکاتەوە بەری ئەو میلەتە و ئومێداتەوە بەو خەڵکە و دوجار کە دنیاش جارێ دوو دە ئەو حقیقەتانەی بینی ناتوانێت بێدەنگ بێ هەر ئێستا لەو چەند ڕۆژەی پێشوو کۆمەڵێ شت کەشف بووە کە ئەمەی کە هاتووە بۆ ئەفرین داعشە ئەمەی کە هاتووە بۆ ئەفرین کۆمەڵێ دز و تاڵانچین ئەمەی کە هاتووە بۆ ئەفرین ئێوێ دیموگرافی ئەو ناوچەوە بگۆڕێەوە ئەمە هۆلۆکۆست و ئەنفال و جینۆسایدێکی زیندووە ئێستا ئەکرێت بە بەرچایەوە دێ و میدیاژ نەقلێکە و جەریدەکانی خۆیان نەقلێکن وتانی ئەمڕۆ جەریدەکانی ئەڵمانیا وێنەی دزیەکانی بڵاو کردوەوە بە ناوی ئەڵبەتە ئەو چەتەوە دزانە بە شانازی شەوەیانی و دیمەنانە دەگرن وەکو سەرکەوتن و غەنیمەت نیشانی دەدەن ئەوە ئیشی ئەوانە ئەوە دەرکەوت کە ئەم پرۆسەی کە تورکیان ناوی ناوە نازام چڵە زەیتونیا چی ئەمە پرۆسەیەکە بۆ تاڵانی پرۆسەیەکە بۆ گۆڕینی دیمۆگرافیا و پرۆسەیەکە بۆ زیینکردنەوەی داعش بۆیە ئەمە ئێساکە ڕۆژانە هەم لە وڵاتانی ئەوروپیەوە ئێمە لە هەندێک دەستگاوە ئەیبینین و هەنێت لە ئەمریکا کە باز لەوەکەن کە ئەمەی ڕوویە کارەساتێکی بەدواوەیە بڕاستی وتانێک کاراکتەرەکانی داعش کەوتیان تەواو بوو ئێساکە بە ئاشکرا و بە سیلاحی ناتۆ هاتوونەتۆ بەنیازن دەسەڵات بگرنە دەست لەو منتیقە ئەبێت کارەساتێک دروست بێت لە شوێنێکی وا استراتیجیە بۆیە
بۆیە من پێم وایە بەرخۆدانی خەڵکی کورد لە بەتایبەتی لە عەفرین و دەوروبەری و لە شوێنەکانی تر و بەردەوامبوونی خەباتی مەدەنی و دیبلۆماتی و سیاسی کورد لە ئەوروپا و لە شوێنەکانی تری دنیا ڕای گشتی دنیا گۆڕێ. ئەو ڕای گشتی وا بێدەنگی نامێنێتەوە. ئێستاکە سەرەتەکانی دەرکەوتۆ پێم وابێ نەتیجەکەی ئەبینین، چونکە ئەو پرۆسە زۆر ئاشکرایە لە بەرچاوی خەڵکە شتێک نەماوە بشارێتەوە ئەوەی کە ئەردۆغانی و مژدەمان پێی و ئەڕۆین و لەوێ دەسەڵات تیرۆر دەرەکەین و ئێمە دەسەڵاتێکی مەدەنی دەرکەوت کە دەسەڵاتێکی مەدەنی و پێکۆژیانی لەوێ دەرکرد دەسەڵاتێکی تیرۆر لەوێ جێبەجێ کەسی تیان نەما چۆڵ بۆ خۆی ئەیان هێنێ و ناڵێ 350-400 کەس زێنم ئایلێ و داعشوشتانە. باش خات و نالیا کاکعلی باسی شتێکی گرنگی کردوتی ئێمە لە هەمووی گرنگتر یەکێتی خۆمانە، بەرخودانی خۆمانە، یەکڕیزی خۆمانەیە وەکو کۆنگرەی نەتەوەی کوردستان کە ناوەکەتانی هەموو کوردستان نەتەوەی هەموو کوردستان چیتان کردووە لەم ماوەی دوو مانگە یا لە پلانتاندا هەیە چیترکەن بۆی زیاتر ئەم یەکێتیە نەتەوەیە لە مەسەلەی عەفریندا ڕەنگ بداتەوە؟ دواکار کە ئەنجاماندا 11 مانگ بوو هەڵوێستێک بوو بۆ سەر عەفرین کە هەموو زیاتر لە 53 لایەنی سیاسی و 57 ڕێکخراوی مەدەنی و سیاسیش بەشداری تیا کرد. هەڵوێستێکمان نووسی ئەو بوو لە چەند خاڵێک پێکات و خۆشتان ئاگادارن لەوە داوامان لێکردن کە ینی وەکو یەکێتی نەتەوەی کوردستان داوای ئەمان کرد عەفرین کوردستانە، عەفرین کوردستانیە، تەواوی عەفرین بەستراوە بە هەموو کوردستانەوە تەنها نەبەستراوە بە بەشێک لە کوردستانەوە لەبەرەوە داگیرکردن بۆ عەفرین یاخود هەڵکوتانە سەر عەفرین بۆ تەواوە بۆ هەڵکوتانە لەسەر پەیوەستە بە هەموو کوردستانەوە چونکە هەموو ئازانین پلانی دوژمن پلانێکی داڕێژراوی درێژخایانی هەیە کە عەفرین و لە ڕێگەی عەفرینەوە دوجار بەرەو باشوور پاشە کشێ بکە ببوورە ینی بکشێتە باشووریشەوە هەروەک ئەردوغان دەڵێ پاش عەفرین من بجە پاش من بن قامشلو پاشان دەچینە مووسڵ و کەرکووک. هەتا لەم ڕۆژانە باسی ئەوواکڵێ من شتێکی چاڕوان نەکراوم هەیەکو مفاجئە یاخۆت سوپرایزێکم هەیە کە ئەوێ شنگال بگرێ کامەش لەم ڕۆژانە ئەردوغان ئەوواڵێ هەر باسی ئەوشەکە کە قامیشلە و منبەج بگرێ لەبەرەوە پلانێکی داڕێژراوی هەیە بۆی لە ئێستا ئێمە یەکێتی نەتەوەیی کورد یاخود نەتەوەی کورد زۆر پێویستە یەک دەنگی ئێمە پێویستە هەڵوێستەیەک پێویستە ئەو پشگیری و ئەو یەکڕیزیە ئەبێ زیاتر بکەین هێزەکانی باشوور کە ئێستا ینی لەویا من هینێکی فراوان هەیە مەجالێکی فراوان هەیە هاریکاری لە عەفرین و لە ڕۆژ ئاوا بکەن هاریکاری بنێرن لە ئێستاشە خۆشبەختانە ینی لە باشوور بەشێکی زۆر لە خەڵکی مەدەنی و هەندێک لایەن هەستان بە کۆمەک و پشگیری و کەمپین دروستکردن بۆ لەسەر خەڵکانی ئێمە میلەتی ئێمە بەردەوامیش لە چالاکی خۆپشاندانە بەردەوام لە ڕۆژە ینی بێپسانەوە چالاکی هەبوو هەڵبەتە لە شوێنێ زیاتر لە شوێنە کەمتر. بەڵێ ئێمە وەکو جگە لە هەر تەنها بابلین کەنەکە ئێمە وەک ژنان کۆمیسیۆنی ژنانیش ئێمە هەڵوێستێکی تایبەتیشمان هەیە و ڕۆژی یەک شەممە کۆبوونەوەیەکی تایبەتیمان کرد تایبەت لەسەر عەفرین بوو کە چی بکرێت بۆ عەفرین لە ئێستا چەند هەیەتێک دروست بۆ چەند هەندێک وڵات و هەندێک لایەن و هەندێک بەرپرسانی تر و نامەیەکی گشتی هەیە و چەند وێنەیەکی نێرێ بۆ لایەنە سیاسەکانی باشوور و هەندێک بۆ ئەوروپاش بۆ یەکێتی ئەوروپا بۆ نەتەوەیە گرتوەکان و هەموو ئەو ڕێکخراوانی کە سەر بە ژینگەشم با بڵێن وەکو کۆمیسیۆنی ژینگەش ئەوەمان کردو نامشمان پێشتر ناردووە لەسەر بە تایبەتی کە ئێمە دژمنانی ئێمە چ لە باکوور و چ بۆ باشوور و چ لە تایبەت ڕۆژئاوا کە ئەیانەوێت سامانی نەتەوەی ئێمە تێکشکانیان کرد و ڕوخانیان کە ئەیانەوێت سامانی نەتەوەی ئێمە بۆ داهاتوو چکە من پێم وایە ئەردوغان لەوە دڵنیایە کە خۆسەری کوردان ئەمڕۆ بە سبەینێ بێ لە داهاتوویەکی نزیکە خۆسەرێکی تەواو ئەبێت لەبەرەوە لە ئێستاوت لە ژینگەی وڵاتی ئێمە ناشرینەکە بۆ لە بەربوومی ئێمە و سامانی ئێمەی تێکدا وەک لە باکوور بینیمان و ئێستاش لە ڕۆژ ئاوای بینین. باشە سواس. خات و دڵشا مەگوت ڕاستینەی ئەردوغان و چەتەی نوی لە عەفرین دەرکەت ینی ئەردوغان وانە ئیدعا دەکردن و
ئەفرین بەگەڕێنن بۆ خەڵکی ئەسڵیوی ینی خەڵکی ڕەسەنیوی کیە خەڵکی ئەسڵیوی کی دەرێ ینی ئەو خەڵک لەوی دەرێ بوو نزیکەی 600,000 وانا چوون ینی باڵکێش شتێکی دنە ینی زێدە لە نزانم میدیا و زێدە کەس بەحسیوی ناکە ئەوژی نیزی 9 ملیۆن پەنابەری عەرەب و تورکمان و چەرکەس و ئەرمەن یا سووریا هاتبوون ئەفرینێدا ینی عەجەبە وانا چما چوون ینی ئەو چی نیشان دەدە ینی ئەو چواتایەکی وی هەیە کەس جواناژی لە ئەفرینێدا نەمەخۆ ئەو چەتە بەحساب ئۆپۆزیسیۆنی سووریانە بەحساب ئەرتەشی ئازادی سووریانە سپای ئازادی سووریانە وانا چما چوون يعني دما اردوغان دبجي ازي عفرين رادستي يعني خلكي اصلي دكي او بحثات شتا متين خدكي شتين كوش دايشي برماهي دايشي مانا اللي هنا قندا كسن كوهاتنا ديارة جنين وان همو رش خواكرنا وك شوازي تام شوازي دايشي اما ارمانجن جويزي دا ترهنه دوي هرميدا يعني اردوغان چتاوی دخوازن وک قاعده کی د عفرین ده يعني جی که خود عفرین ده تثبیت بکن گلین کول گور وان اف برماهین وان چتاین وان داعش وان کسن ترکمان نظام چیک علی گری وان و مخابن هنک کردین کو ولات فروش دخوازن لور بجی بکن يعني بكن وكا زميني كي قاعدة كي كو ننجي خواد روجلات نافين دا سوريا دا الور راست بكن وكا تاني زمان خونو خيالي وان جعفريني ويدا ترن يعني وي درباسي شرقي فرات بن لغور أخافتني ويبن وي درباسي من بجي بن جرابلس بن كوباني بن جزيرة بن همو دي سرهف حتى دي جيجي قانديلي دي بيجي أزي بيجي مور أزي همو يعني تنبكم إنساني كي كو يعني نخوشه راستي اسكارم ويبجم اردوغان انسان كي نخوشه عربي بجن جنون العظمه يعني انسان كي خو برمازن دبينه كو ودستي بيجي كو حطاك وبيجي قانديلي همود من دستي خواكي يعني بلكي هناك دولات ناف نتوي اري دستك كي برمازندان دبي شري اردوغان ده او ناي واتيا كوجبركو شركاتيه وان يانجي او كيوان بو برجواندي خو بكار انين شوا او چته بکار آنی مش بخوا دولت ناو نتویجی اردوغان بکار آنینه و روجا سبجی و اردوغان باویجن دما رولاوی خلاص به وکه کو صدام بری رولاوی چوا خلاص بو آویتن وکه کو یه لیبیا چوا رولاوی خلاص بو آویتن دگلک دولت عربه و صابو اردوغان جی داویاوی وصایه اردوغان خون و خیال می که هر دم يعني تشتكي ويد روجلات ناوين دا بتايبات د سوريا دا هبه او دبينه بروجه سوريا بربه يعني بارفكرنه بدچي يعني شخوره دبيجي چما اجي پارا من د وی او داتو نبي چما د نوبره دو دولت مازن دا به بارفكرن اجي گرك جي من د ورده هبه لا ماجي اگر ام هني كيلي كولين بكن گله د تركيا گلك انسان هنا برچینه يعني روشواني مادي بركتيه لأمال دروا تدولتي كأوروبي نمايا كو أردوغان بير اتفاق اقتصادي ايكونومي نكريه تاني جبو بكي كغزة كي زغطي لسروان جبو ما في قالي كورد بدس ناخيني وصادكي دالي كده آلية دين داجي يعني همو هيزا خوا همو تشتي خوا كوم دكي تاني ما في كي قالي كورد بنايب دس خستن لو ما جي ادبجم خوني خوا زيدا مزنن قالين هرم مجبور دركبن امد بجن قالي اصيل يه عارفينه كردن جبلي كرد ونتوين كومارا طبيعا امد بجن يوانا جي قبول دكن يعني او جيواري وانا بداگير كرن او تجاري قبول ناكن لي اما بلانا دركتنا وان يعني جبو اولكاريا وان هاتا تشيكرن اف دركتنا وان نجبو تشتكي جبركو اردوغان ويكون كوجيا برمزند افريد دا هنا تشيكر بانا جبركو دانا يعني وقت بجن تجربه تشيكر ليدا كاس دنگي خانه كر جارك دن ليدا دست كاس دنگي خورانه كرد لهمبروي اجا او هيزگرت ممكن بو هر روز 1000 انسان شهيد كتبانا اگر او ملت دركتن راستي جبو اولكاريا خو دركتن دركتنا وان ام هرتم دبيجن بلا تشاوي واليبي دركتنا وان ندركتني كي دايميه وعرض عفرينيه وتجاره ونبي ملكي اردوغان عفرين عرضكي بيروزه د قرآن داجي بحثاتين وزيتون عندك هادو جيد عفرين دانا اف خاكي كي بيروزه نممكنه
ئینسانێکی قڕێژ وەکە ئەردوغان بکار بێ نگێ خوا دوێ وێ عردیدا بهێلێ ji ber wê em ji gelê Efrînê dibêjin em di wê baweriyê de ne em bawerin ku wê Erdogan bi binkevê arda xaka Efrînê wê ji bo gelê Efrînê bê wê gelê Efrînê rojekî zûtirîn wê vegerê axa xwe wê vegerê xaka xwe ev tiştên ku niha çê dibin wê bibin çîrok em ê ji nifşên dîtir re biaxivin. Em jî dizanînin wekî Helepçeyek wekî Sey Sadiqiyek çendîn sal em ji war û axê xwe dûr bûn lê dîsa jî îro Sey Sadiq û Helepçe jî avedanin Sedam jî çûye bêguman li Efrîn jî aynî çir dibe. Kak Elî ştek bo min giring e yekem hêzî em çetane erteşî Tirkiye ke deçine Efrînەوە yekem şwên ke deyken amanc peykerekey kaweya Singer e. بۆ ئەگەر تەماشای مێژوو بکەین نەورۆز جەژنێکە جەژنی زۆربەی نەتەوەکانی ڕۆژهەڵاتە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تایبەتی کورد تایبەتمەندی هەیە لەو جەژنە هەموویان بۆ ئەوان جەژنی سروشت و نوێبوونەوە و سەری ساڵی تازە و ئەم جۆرە شتەیە بۆ فارس ئەفغان تاجیک ئوزبەک ئازەری و ئەوانی کە لەو منتیقاژین کورد بە درێژایی مێژوو بە دوو جۆر کردوێتی و ئاگری کردوێتەوە و ئەستۆرەیەکیشی باس کردووە لە داستانێکیشی باس کردووە کە تایە چیرۆکی کاوە و زوحاکەیە کاوە کەسێکی نەبەردی کووردە کە زوڵم قوبوڵ ناکەوە بەگژ حاکمێکی زاڵم و زۆردارە کە ناوی زوحاکچێتەوە ئەمە بە سیستماتیک ئەمە ڕقی فارسەکانیشی لەسەر ئەم چیرۆکە دروست کردەوە ڕقی تورکەکانیش فارسەکانەوە نزیکی 50 ساڵە بە سیستماتیک کار لەسەر ئەماکەن کۆمەڵێت چیرۆکیان دروست کردووە کە لەبەرەوەی کاوە وشەکە نزیکە لە کۆرش کەواتە کۆرش کاوەیە و لەبەرەوەی ئاستیاگ نزیکە لە زوحاک کەواتە زوحاک ئاستیاگە ئەمە چیرۆکێکی زۆر بێمانایە پێش هەموو شتێک ئستۆرە نابێ بە تاریخ بیپێوی نیچە قسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ هەموو نەتەوەیەک هیچ نەتەوەیەک بەبێ ئستۆرە نییە بەڵام وەختێ تۆ باسی ئستۆرەی خۆتە کرد باسی ئەگەر وەکو مێژوو سەیریکی بڵێ ئەم پاڵەوانە لە مێژووە من هەم بووە هیچم بۆ نەکراوە ئێستا چیم بۆ کرێت ئیرادەی میلەتەکەت ئەکوژیت و ئەگەر پێش دوابێ ئەوە ڕاستینە نییە تۆ بی بە مێژوو بە کاراکتەر مێژووەکان مقارنەیەکەی ناوەڕۆیەکی نەتەوە بوونی خۆت بڵێن هەڵەوەشێنی تۆ فارس لەسەرمە زۆر ئیشیان کرد و کۆمەڵێت چیرۆکیان دروست کردووە بەڵام ئەگەر ئەوان مادەم باسی مێژوەکەنە بێ مەش باسی مێژووکەی لە مێژووی خۆیانە سوێنی پاشایەتی شعباسی سەفەوی هەیە لە شعباسی سەفەوی سوێنەکەی واخوا بە فارسی ئەڵبەت تەبعاً کۆمەڵێ زانە و دانەی خۆیان بۆیان نووسی وەڵێ من حەیدەری کەرارم من فەرەیدونم من ڕۆستەمی زاڵم من زوحاکم بە باپیری خۆی ناوێبات ناڵێ من کاوم بە هیچ شکلێ باسی ناکە هەر باسی مێژووکەین لە تەوراتە لە چەندین شوێن ئەم تەوراتم هەیە لە ماڵۆ لە چەندین شوێنایی خوێنی تۆ ناڵێ کۆرشی هاخامەنشی ئەڵێ کۆرشی مادی کۆرشیش فارز نەبوو هەر نەبوو پێی دیکۆمنتەکان نە فارز یۆنانیەکان وشەی فارسیان دروست کردوونە ئەوان هاتن جارمە پێرس پۆلیس لۆ وشەی فارز پێشەوە وشەی فارز نییە یۆنانیەکان ناوێنن ئەمە خاڵێکی کە هەر مادام باسی مێژووەکەن لە قورئانە شتێک هەیە پێڵێن زوقەرنین بڕۆن هەموو فارسەکان خۆیان باسیەکەنە زوقەرنین کۆرشە یعنی کۆرش دوو شاخی هەیە بۆم دوو شاخە هەمان ئەو زوحاکەی ئێمە باسیەکەین کە دوو مار لەسەر شانی بووە ئەگەر باسی مێژووەکە ئستۆرەکە دەڵێ جا قەزم لەوەیە کە وەختێک تورکایەت ئەم ڕەمزە ئەشتێنێ ئەمە ڕەمزێکی معنەویە بۆ کورد ئەوێ لە ڕەمزە معنەویەکەت بە وەختی خۆی سوپاسالاری تورکیا لە شەڕەکانی پێش 10 ساڵێنەوە پێش وەختی هجومیان کرد بۆ خوا کوورکوانە کە تێک شکان دوجار وتی ئێمە ناتوانین بە سەربازی بەکە تێک بشکین ئەبێ شەڕ لەگەڵ خەون و ئاواتی ئەوان بکەین ئاواتی ئەوان تێک بشکێنین ومێدی ئەوان تێک بشکێنین کە دەسەبەن بۆ ڕەمزە تاریخی و معنەویەکانی کورد ئەوانیانوێ معنوێتی ئێمە تێ بشکێن بەڵام لە ڕاستیە کورد لەوە تێپەڕیوە بۆ تێ بە تایبەتی کوردی بە شەرەف ئەو کوردی کە ئێساکە لە خەباتایە و زۆڵم قوبوڵ ناکە لەوە تێپەڕیوە کەوان بتوان بە ڕوخانی پەیکەرێک بە کوشتنی ژن و مناڵێک ئیرادەی بشکێن لەوێ ئەو میلەتە بڕیاری داوە بەرگریەکە
بەرگریت لە مێژووی هەموو نەتەوەکانە دیومانە چوونە پێشەوە و هاتنە دواوە هەبووە بەرز و نزمی لە خەباتە هەبووە ئەمڕۆ جۆرە لە جۆرەکان بۆ پاراستنی ژیانی خەڵک پاشەکشیەکراوە بەڵام بەو پێی کە ئیرادی خەڵک نشکاوە بەو پێی کە و هێزە ڕای نەکرد لە پێشی مەدەنیەکان و مەدەنیەکانی دەرباز کرد و ئەنج و شوێنەی بەجێڵاو تەبعاً بە خوێنیش ئەو ئەی سەرمێنێکە ئەو میلەتە گرێدراوی هێزەکانی خۆیەتیەوە و هێزە ئەتوانێت ئەفرین و ئەو ناوچانە ڕزگارکەوە بیکا بەجانم بۆ ئەو هێزی کردوی باشەتە بوردەوەردە بەرەو کۆتایی ڕۆی نەمەوێت دوایین پەیام لە بەڕێستان وەربگرم خات و نالیا زۆر دەنگەیە دەڵێن بابیکەین بە ماتەم و شینێتن نەورۆز بۆچی بکەینەوە ئاهنگ بۆچی بگێڕین ئاگر بۆ بکرێتەوە سەری ساڵی نوێ بۆ پیرۆزکەین ئێوە چی دەڵێن ئێوە پێتان وایەمە ینی بۆچوونێکی دروستە من وەکەگە ڕای خۆم بێڵێم بۆچوونێکی زۆر هەڵەیە ئێمە وەکو کەنەکەش وەکو ڕای منیش بە تایبەت ئێمە لەگەڵ ئەو بۆچوونانین ماتەمینی و شین و ڕەشپۆشی بۆ ئەفرین هیچ پێویست نییە بەڵکو پشتیوانی پێویستە یەکدەنگی پێویستە یەک ڕیزی و یەک هەڵوێستی پێویستە ئێمە کوردان پێویستە پشتگیری لەو بەرخۆدانەکەین و هاریکاری سیاسی پێویستە ڕاستی نەک هاریکاری نەک تەنیا معنەوی سیاسی پێویستە لەبەرەوە من پێم وایە ئەوە وەکو خۆمیانێ پێم وایە ئەو جێبەجێکردنی ئارمانج و پلانەکانی دوژمنانی کوردن کە ویستویانە نەورۆز نەکرێت کاتێک کە هەڵەبجە کرا 30 ساڵ لەمەو پێش سلێمانی کە ئێستا بەداخەوە پامی ئەوەی هەڵگرتووە کە ماتەمینی ئەپۆشێ بەڵام سلێمانی پیشانی ڕژێمی بەعسیەکە هەڵبەتە لەوانەیە نیەتی پارێزگاری سلێمانی و دارەی سلێمانی باش بوو بەیانی بە شێوازێکی بەڵێکی نەدەینەوە من ڕێی خۆمەڵێم ئەوە مەخۆشم بەرپرسیارم لە ینی وەک خۆم ئێڵم ناکرێت مەبەستمانەوە نییە مەبەستمان مەسەلەکەی مەبەستم تەنها کەسێک نییە ینی ئەو پەیامە پامێکی هەڵەیە ئێمە وەک پێم وتی پێویستی بە پشتیوانیەکی سیاسی و یەکدەنگی و یەکڕیزی هەیە پێویستی بە پشتیوانیەکی معنەوی هەیە ئێمە پێویستمان بەوە ئێمە معنەویەتی ئیرادەی خەڵکی ئەفرین و شەڕوانان بەهێز بکەین و معنەویان بەرزکەینەوە نەک ماتەمینی بپۆشین چونکە ئەفرین نەکەوتەوە لە بەرخودانە بەردەوامە و دوا پەیامیشمان ئەوە ئێمە پیرۆزبایی لە بەرخودانی ئەفرینەکەین پیرۆزبایی نەورۆز لە هەموو تاکێکی گەلی کورد و لە هەموو گەلی کوردستان لە هەر کوێیەکان پیرۆزەکەین باشە سپاسکەین لە بەڕێزی شت پیرۆز بێ خات و دڵشە دەبێژن بەرپرسارێکی حەزبی باسی عێراق گوتبوو تشتێکی مەکوشتیە ینی دناف کوردادا هەیە ئەمێ هەر چقا زڵم و زۆرە لێوانە دەکەینەوە نکارین کللتوری وانە ینی ژوانە جودا بکەین ینی نەهاژی هەوڵێکی وەسا هەیە ئەمەژێک نەورۆزێ بەقەتێنین وونە چ دەبێژن چاوا نەورۆز پیرۆز بکەین یعنی ئەم دەسەریدا مەژی مەگوم نەورۆز واتەیە بەرخۆدانەیە گەلێ مەژی بە هەزاران ساڵان 2700 ئەمڕۆ 2718 ساڵە نەورۆزێ پیرۆز دەکە بەلکی دە هەر ساڵێکێدا بەر تشتێکی بەرخۆدانە و داوی بسەرکەتنە دوان 2718 ساڵ هەڵبەتە ئەو 2718 کەنگێ دەست پێ دەکە ژوی ڕۆژێک و ئیمپراتۆریەتی ئاسووری تێڕوخاندن نینەواتێ ڕزگارکردن یعنی ئەم دەبێژین گەلێ خۆرا دەبێژن ئەمەکە هەر ساڵ ئەمێ پیرۆز بکەن گەلێک ینی دژمن دخوازە هەرتم نەورۆزەمە بکە جەهر لێ ئەمە هەرتم ئەم بەسەر دکەون ژبەر و ئەم نەورۆزەخوا ئەم تجاری ئەم ینی ئیبتال ناکەن ئەم هەر ساڵ بە ڕحێکی بەرخوادانێ ئەم پیرۆز دکەن ئیساژی ئەم ئەو ڕحاک و شێست ڕۆژ لە بەرخوادایە ئەمێ بوێ ڕحێ پیرۆز بکەن ئەمێ لە هەر دەرێ ئاگرێ نەورۆزێ بلند بکەن تشتێک و ئیرۆمە بگینێ ئارمانجەمە سەرکەفتنامە یەکیتیە ئەوژی مەبدەست خستیە یەکیتیە بێ شەرت و مەرج هەرکەس سنوورێ پارتیان سنوورێ پەرچەیان دەرباز بکە بێ شەرت و مەرج بێ یەکیتیە خوا ئاوا بکەن یا دیترژی ئیرادەمە ئیرادەیە و ئەمێ سەر بکەون ئەو ئیرادا و ڕۆژە یەکەمین مە دەست پێکریە و حتا vê ڕۆژێژی ئەم بەvê ئیرادێ ئەم بەسەر دکەون یا سێمێژی باوەریامە بە هێزامە هێزامە هێزێکی پرمەزنە بڕاستی هێزا گەلە یعنی بەلکی هەرکەس شوق دەرباز کردە ji بۆ vê berxwedanê ku gel hêzekî wisa nava gel de derket hevgirtinekî nav gel û hêzên parastinê de derket em dibêjin ev hevgirtin ev rihê pîroz em bi wê rihî newrozê pîroz bikin em ê bi ser bikevin
ئەم جوار دەبێژن هیچ مەترسیەوە چێ نەبن چاوە نەورۆزێ مە هەموو بە سەرکەفتی دەرباس بوون وێ نەورۆزە مە ئیساڵ و ساڵە بێ ئەمێ ساڵە بێ لەسەر خاکە ئافرینێ پیرۆز بکەن وێ چار پارچەی کوردستانێ دوور پیرۆز بکەن هیچ خەما ناخن جگەلێ خۆرە ئەم دەبێژن ئەمێ بەسەر بکەبن بەڵێ زۆر زۆر سپاسە دەکەین هەڵبەتە ئەمڕۆ ئەم ئێوارەیە کەرکووکی ژازاد دەکرێت ینی لە مێژوودا کەرکوو گازاد دەکرێت لە ڕاپەڕین ئەویش جەژنێکی دیکەیە ئەویش نیشانەیەکی دیکەیە کە ئەفرین ئەگەر هاتوو داگیرکران بەمانای ئەوە نیە تا دنیای لەژێر دەستی داگیرکەری تورکدا بێت کاگالی دوایین پەیامی بەڕێزیش وەکو ناوی کەرکووکە برد حکوومەتی عێراق بەرنامە ڕێژی لە پەنجاکانەوە تا 91 تا 2000 تا 2003 بە سیستماتیک تعریب و تەهجیریە کرد خەڵکی لەوێ دەرەکرد تەنانەت کەسێک لە ماڵی خۆی ئەگەر کوڕەکەی ژنی بێنایە بۆی نەبوو ژووری لە خانوەکەی بکاتەوە لەبەرەوەی ماڵەکە جێ نەبێتەوە بڕۆ بەجێ بێ لە بڕۆ بە شوێنێکی کە ئەوەشی کە لەوێ ماوە وای لێ هات ئەوایە نەتەوەی خۆی بگۆڕایە بڕۆشتا وەرەقەیەکی بنووسای من کورد نیم عەرەبم ئەنجایە ئەنێڵا لە کەرکووک بمێنێتەوە بەڵام هەموو ئەو پرۆسە هەڵوەشاوە لەگەڵ ئەوەشی کە ئێستا هێشتا حکوومەتی عێراق وتانێت لە کەرکووکە بەڵام کەرکووک هێشتا هەر خاکی کوردستان و ئەو خەڵکەی کە لەوێژی کووردە ئەوەی لە ئەفرین ڕۆدا لەوانەیە بە هەمان نیەت بێ بۆ جینۆسایدکردنی خەڵک بۆ تەهجیرکردنی خەڵک و بۆ تەتریکردنی یا تەعریبی هەرچی ناوەنیت بەڵام ئەوە ناتوانێت بە حەیاتی ناسنامەی کوردبوونی و کوردستانی بوونی ئەفرین بسڕێتەوە چونکە خەڵکێک هەیە ئیسراحەت ناکات تا ڕزگاری نەکە خەڵکێک بەڵێنی داوە کە ئەو شوێنە ئازاد بکات ئەو خەڵکە بە ئازادی بژی لەوێ بۆیە ئەو پلانە ئەمڕۆ لەوانەیە جۆرە لە جۆرەکان ئەو دەسەڵاتی کە لەوێ دەسەڵاتێکی فاشی تورکیا لەگەڵ تێکەڵ بە ئیسلامی تیرۆریست جۆرە لە گروپە ئیسلامی تیرۆریستەکان لەوێن ئەوانە موقەت نامۆن بوویوانە خەڵکی ئەوێنی ناتوانن تا ماون لێ بژین لەوانەیە سەر وەکو تاڵان چییە وەکو کەسێکە مرچێکی کەوتۆ لە بەردەست و ئەیدزی ئێستا لەوەیە بەڵام تاریخ پێمانەڵێک کە ئەوە سەر ناگرێەوە ئەو کۆتایی هەر تاڵانەکەیان بۆ خۆی ئەوەیە کە ئەو نایێجیناوێ چێت ماڵی خۆی دانیشێ دەزانێت جێ نابێتەوە بۆیە من ڕاستە ئەمە ڕۆژێکی ناخۆشە بۆ ئێمە جژنێکی ناخۆشە بۆ ئێمە بەڵام من گەشتبینم بە داهاتووی ئەو ناوچەوە قسەی چشم لەسەر ئەو ماتەمینی کە لە باشووری کوردستان هەیە من پێم وایە نەورۆز لە باشووری کوردستان جایە لە نەورۆز ڕۆژئاو لە باکوور ڕۆژئاو باکوور بەردەوام نەورۆز جۆرێک لە خەبات و بەرخۆدان بوو لە باشووری کوردستان بەردەوام جۆرێک لە شایی و هەڵپەرچی و خۆپۆشین و خۆجوانکردن بووە بۆیە بە ناچاری ئەبێ پێی بڵی من پێم وایە ئەو ماتەمینە بۆەیە کە خەڵک تێبگا کە ئەم ڕۆژە ڕۆژێکی تایبەتە ئەم نەورۆزە نەورۆزێکی تایبەتە پێویست ناکە یا وەکو احترام یا وەکو ڕێز یا وەکو بۆ هاوپشتی بۆ خەڵکی ئەفرین با خەڵک بەو شکڵە بە جلوبەرگی ئاڵاوواڵا و خەڵپەرتیەوە نەکە ئەجینا نەورۆز من لە بیرم یەکەمین نەورۆز لە ژیانمە لە بیرم بێ لە دێی خۆمان لە شاتوان ماڵی خاڵێکم یەک داری درێژی ناو ئاگری کردو پێش ئەم باسی کۆتایی شەستەکانەکەم لە ماڵەکەی خۆی ئاگری خۆی کردو لە ناو ڕۆحی ئینسانایە نەورۆز ڕاستە لەبەرەوە نەورۆز کەس ناتوانێت ڕێگرێ ئەوەش لەوانێت نێتێکی باشی بدۆ لە پشتۆ باشە کاک عەلی قادر چالاکی سیاسی زۆر سپاست دەکەین دووبارە زۆر خێراتن جەژنی نەورۆزتان هەروە بەرخودانی ئەفرینتان پیرۆز بێ خات و دڵشا عوسمان ئەندامی یا وتەبێژی تەفگەری ژنانی کورد لە ئەوروپا تەژەکە زۆر سپاسی بەڕێز دەکەم دووبارە جەژنی نەورۆزی بەڕێزی سوود پیرۆز بێ خات و نالیا ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری زۆر سپاسی بەڕێز دەکەین جەژنت پیرۆز بێت سپاس بۆ بینەرانی بەڕێز زۆر سپاسی ئەوەش دەکەین دووبارە جەژن و سەروی ساڵی نوێی 2718 کوردەواریتان لێ پیرۆز بێ بەرخۆدانی ئەفرین پیرۆز بێ نەورۆز جارێکی دیکەش لە هەموو شەڕبانان لە پێشمەرگە لە گەریلا لە خەڵکی ئەفرین زۆر بە تایبەتی کە ئێستا لە بەرخۆدانێکی بێوێنەدان پیرۆز بێ تا بەیگەشتنەوەیەکی دیکە شەو و شەوگارتان خۆش بێ هەمیشە لە شادی و بەختەوەری دابن.